لە دوای سەپاندنی قۆناغی دووەمی سزاکانی ئەمریکا بۆ سەر ئێران لە نێو هاوڵاتیان ترسی گرانبوونی نرخی سوتەمەنی قسەی لێوە دەکرێت چونکە بەشێکی زۆری سوتەمەنی کوردستان بە تایبەت بنزین لە ئێرانەوە هاوردەی هەرێم دەکرێت. هاوڵاتیان داوا لە حکومەتی هەرێم دەکەن سەرەڕای قەیرانی دارایی و نەبوونی موچە و خەمی گرانبوونی بنزینیش نەخەنە سەر خەمەکانی دیکەیان و لە هەر ئەگەرێکدا حکومەت ڕێگەچارەی گونجاو و بژاردەی تری هەبێت. هیوادارین کە مەسەلەی ئەم ئەمریکا و ئەم حکومەتانە نەبێتە دیاردەی ئەو کە بنزین گرانکردن بۆمان هیوادارین بۆمان دابەزین. داوا لە حکومەتی هەرێمی کوردستان دەکەین کە لە ئێرانیشەوە بنزین نەبێت لە شوێنی ترەوە بنزینمان بۆ دابینکەن. ئەبێ داواکاریمان ئەوەیە لە حکومەت کە لە شوێنە هەر هەوڵمان بۆ بە لەوە زیاتر گران نەبێت لەسەرمان. بەڵێ جێگیری کە 725 بێ 700 لە شوێنەکە جێگیر بێ لەوە زیاتر بێ بۆ ئێمە زۆر زەرری زۆر. بەپێی زانیاریەکانی پەیام ئەو بنزینەی لە ئێرانەوە هاودە دەکرێت بەشێکی کەمی هی ئێرانە و زۆربەی بە ترانزیت لە ئیماراتەوە لە ڕێگەی بەندەر ئیمام و بەندەر عەباسەوە دەهێنرێت کە ڕۆژانە بڕەکەی لە نێوان 500,000 بۆ 1 ملیۆن لیتردایە. کۆمپانیاکانی هێنانی سوتەمەنیش دەڵێن لە هێنانی بنزین پەکیان ناکەوێت و ئێرانیش نەبێت لە ڕێگەی بەسرە و بەغدا و تورکیاوە سوتەمەنی پێویست دابین دەکەن. ئەنجومەنی پارێزگای سلێمانیش دڵنیایی بە هاوڵاتیان دەدات کە نرخی بنزین لەوەی ئێستا هەیە گرانتر نابێت و هەر بازرگانێکیش هەلەکە بقۆزێتەوە لێپێچینەوەی لەگەڵدا دەکرێت. لەسەر هێڵی لەگەڵ دەستگای تەنفیزیکە لە پارێزگای و قایمقامەتەکان ئاخۆی بینێتەوە لە هەموو قایمقامەتەکان لیژان هەیە لیژنەی قایمقامەتەکان هەیە لە هەر حاڵەتێکە کە هەست بکەین کە بنزینخانەیەک زیاد لە لزوم ئیستیغلالی بازاڕەکە یان خەڵکێکی دیکە ئیستیغلالی بازاڕەکە بێگومان لیژنەی قایمقامەت بە پێی و پرەنسیپانی کە خۆیان هێنە بە پێی و بنەمانی کە خۆیان هێنە لێپێچین لەگەڵەکان لە سزادان دواتریش داخستن. بەڵام لەگەڵ ئەمەیە پێویستە وجودی حکومەت لە بازاڕە لەم ئەزمەیە وجودێکی لاواز نەبێت سیرکەر نەبێت تەماشاکەر نەبێت پێویستە وجودێکی بەهێزی هەبێ چاوی لە جاران چای هەمومان لە جاران تیشتر ببووە ڕێگەنین کە هەندێک خەڵک لەم ئەزمەیە ئیسفادە بکەن یان بە دەرفەتێکی بین بۆ خۆ دۆڵەمەندکردن لە سەرگیرفانی هەموو هاوڵاتیان بەگشتی. دەوترێت ئەوەی لە نزیک کوورەوە بێت پڕیشکی ئاگری بەردەکەوێت بەڵام لەو ئاگری ئەمریکا لە ئێران کردوێتەوە جارێ عێراق زیانی ئەوتۆی پێناگات دڵنیاییش دراوە مامەڵە بازرگانیەکانی نێوان ئەم دوو وڵاتە بەردەوامی دەبێت. ڕامیار عوسمان کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.